عشرات چۆن عشرات باش شکۆر دەنگ و باسەکەتان چۆنە؟ زانم تەواوە لایفەکە ئەو بوو باشە خۆشەویستانی من سڵاو ڕێز و حرمەت بۆ هەموو لایەک هیوادارم کە زۆر زۆر عال و باش و بەختەوەر بن ئەرەوەڵا با چای بخۆینەوە کاک بێەوە ناخۆش ئەگەر ڕۆڵە عافێتی بێ یاخوا یەخۆ ڕۆڵە عافێتی بێ بۆ خاتی پێغەمبەر خوا و پێغەمبەر دەست بە باڵتەوە بگرێ ڕۆڵە یەخوا کەس شین و شەپۆڕ بۆ نەکا حەو براکەی خۆم کاکە ئارام گیان دڵ و گوڵ ئەرە چۆنن جەماعەت قوربانی ئێوە خۆتان گوڵن 2 دقیقە ئاواسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەو کاتە کۆمەڵێک قسە و باسان بۆ کەم ئێمە خزمەتان هەرە وەڵا چی بکەین کوڕەکان هەموو شتێ باشە جەماعەت بەخوا بەڕێزان دنیایەشی خراپ کەوتوین ئەرە بەخوا حەیفێ چەڵێکی کاتتان ئەگرم بەڕێزان آخر با بەڕێزان کۆ ببنەوە کاکە پەلە مەکەن تەحەموولتان بێت جەماعەت جەمە هەر منتان کەمە بەڕێزان هەروەکو ئاگادار بوون کە مەسعود بازانی دەسینا لە ماڵی خۆیەوە و وتی 1 ملیۆن نان بۆ هین بۆ خەڵکی هەڵەبجە ڕەفیق پشدەری لە کتێبەکەی ئاڵێ لە ساڵی 58 کە مەلام سەفا لە رووسیا هاتەوە من چوون بۆ ئوتێل سویرامیسە بەخواش ناویشی ئاوایە هەڵە نەبم لە بەغا وتی کە بە منی وت لە دواییە وتی ڕەفیق ئەوە تۆزێ پارەیە بەشکم بچی بۆم بگۆڕیتەوە ئەم پارەیە بۆ مەسرەف و شت وتی وەڵام منیش پارەکەم لێ وەرگرت بردم بۆ لای سەراف کابرای سەراف کە پارەکەی بینی وتی ئەلێ کاکە تۆ خەڵکی شوێ وتم وەڵی کوردم و خەڵکی کوردستان ماتی باش ئەی ئەم پارەیە لە کوێ بوو تم بۆ کوتی ئەم پارەیە ئەمە زۆر کۆنە 50 ساڵیشە ئەم پارەیە هەر کێشراوەتەوە لە هیچ شوێنەکە نییە تۆ چۆن ئەمە هەڵگیراوە جا قەسی ئەوەیە ڕەفیق کە بنەماڵەی بازانی پارە ئەچێتە بەردەستیان ئیتر وای ئەشارنەوە بەڕاستی خۆیان بیریان نایە کە لەکوێدایان ناوە بۆ کەیانەوێ یعنی قەسی ڕەزالەتی بەڕاستی بنەماڵەی بازانی و پارتیە یعنی بەشە تۆ ملیۆنێک و 200 دانە هەزار موچەخۆر هەیە لە 10 ساڵی ڕابردووە هەر یەکە و 50 موچەی دزراوە ئەمە جگە لە وەستاندنی پلەبەرزکردنەوە باشە بەلانی کەم هەر موچەخۆرێ بایی 9 ملیۆن نان موچەی دزراوە هەر موچەخۆرێ باشە بەڵام شەخصێ کە کۆی ئەم داهاتەی دزیوە دەیەوێ بەم موچە دزراوە ملیۆنێ نان
کڕێتی بۆ خەڵکی هەڵەبجە. تامان خۆتان نەزانن من نازانم ئایا نانی بازاڕیە نانی تیریە لە حەقیقەتە، بەڵام 5 نانیا 6 نانی بە 1 دینارە. ئەمەیە ڕەزاتەکەی بنەماڵی بارزانی. یعنی ئێوە حسابیکەن ئەگەر نانێ بە 1 دیناریش بێ کە 5 بە دینارەکە 1 ملیۆن دیناری علوجەکات. ئەمە گەورەترین سوکایەتی و بێڕێزیە بەڕاستی بە خەڵکی هەڵەبجە خۆشەویست. بەڕاستی ئەوپەڕی سوکایەتە بە خەڵکی هەڵەبجە. ئەوە خێر نییە ها وا نەزان ئەوە خێرە. ئەمە لە دید و سایکۆلۆژیەتی مەسعود بازانیە ئاوایە کاڵێ من ڕابەر و فریاد ڕەسم پێدەری نان و قوتی ئێوەم باشە ئەوە بیرەکاتە مەسعود بازانیە وا ئەزانێ خەڵکی هەڵەبجە نان نییە بیخوا با ئەم یەکی نانێکیان باتێ ملیۆن نان با بە خەڵکە بۆ خۆی بیخوا بە وشکی. ئێ باشە کوڕی باش ئەگەر تۆ هەر ئیشەکە ئەکرد ئێوە بکرا بە کەلانە کاکە. یعنی ئەگەر کەلانە وایە چییە بۆ برای شیرینم با مەجموعەیە پیاس بکڕیایە مەجموعەیە ژنی بەتەمەن و ئەوانە بیان کردایە بە کەلانە بە چەوری چەوتان بکردایە بتانایە بۆ خەڵکە بیخواردێتەوە هیچ دانیکە ئەمان وەڵا کەلانێ. بەڵام ئاخر نانە وشکە مردومرێ بەشەر هەیە نانە وشکە بخوا کاکە ها 8 بە 1000 نان. نەخێر ئەو ئاردا ئاردی شەهراوی دەوڵەتی تورکیا بۆ شارەزاییتان خەڵکی هەڵەبجە ئەو نانە مەخۆن بڕواتانە بێ ئاردی تورکیایە ئەو نانە ڕەنگە شەهری تیا بێت ئەو با ئەوە لە منی وەربگرن نایخۆن. عیبە یعنی منطقی تیان نییە ئینسانێک لە هەڵەبجەیە بە هەموو ڕێز و حرمەتی خۆیەوە هەسێ چی بکە دەرگێت خوێندانێکی بەنەی مەسعود بازاری هێنێت بابە زۆر عیبە بەڕاستی کورە نەفرەت لەو ژیانە باشە کە تۆ دەستگریتەوە بۆی مەسعود بازاری نانێکی باتێ وەڵام مەسعود بازاری خێری کردووە ملیۆن نانی یاوە بە خەڵکی هەڵەبجە کە باشە کە هەمووی بای 600,000 دیناری بای 500,000 دینار نابێت. ئەوە ئۆپەڕی سوکایەتیە بەڕاستی من تێناگەم ئایا بەڕاستی خەڵکی هەڵەبجە ئەوە وەرەگرن یا هەر پارتیەکان وەرەگرن من لەوە تێناگەم زۆر عیبە بەڕاستی زۆر عیبە. ئەوە بڵێن مەسعود بازانی تەمەنی 74-75 ساڵە پێم وایە پیر بووە ڕەنگە خڵەفا بێ با بڵێن ڕەنگە خڵەفا بێ ئێ باشە مەجموعەیە دەوریانە بڵێ ئەلێ کاکە تۆ ئەم شتە بۆکەی بە قوربان ئێ تۆ چەندین ساڵە وەکو سەرۆکی هەرێم کە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و سەرۆکی پارتی کە خۆتی ئەم چیانە ئەو کۆمەلگایە بەڕێوابن باشە ئەو هەڵەبجەیە کە تۆ باسیەکەی کە ئەو هەموو خوێنەی لە بەرڕۆشتووە هەتا ئێستا شەقامەکەی قیر نییە هەتا ئێستا کۆڵانەکانی هەر بۆنی خەدەری لێیە هەتا ئێستا بۆنی مەرگ و کوشتن و کیمیاوی لەو شارە نەبراوە هەموو شەقام و کۆڵانەکانی هەمووی قوڕە قۆڕ لەوەی فیسیفاڵی هەنارە چیا من بینیم خەڵک هەتا ئێرە قولی هەڵکردبوو لەبەر قوڕ و لەبەر لیتاو تۆ شەرم ناکەی بەڕاستی ئەچی ملیۆن نانە نێری بۆ هەڵەبجە لا خۆی بە دێژای ئەم ساڵە ئەم هەموو ساڵە لە نەوەیەکەوە ئەبوایە ئێستا ئێوە هەڵەبجە وەکو بوو گوابایە بەڕاستی وتێنێکی تیانە خەڵکیایە بخەوێ کاکە شەقامێکی قیری تیانە هەڵەبجە 4 قوتابخانەی مۆدێڕنی تیانە هەڵەبجە باشە هیچ شتێکی تیانە کەچی وڵا ڕەمەزان و مەسعود بازاری ملیۆنە نانی ناردۆ بۆ هەڵەبجە جاوە چی کاکە وڵا من 5 ملیۆن نان نێرم بۆ هەڵەبجە جاوەشی عیب و شوورەیە ئەسڵ بێڕێزیە کاکە زۆر بێڕێزیە بەڕاستی ڕەنگە خڵەفا بێ وەڵا مەسعود بازاری خۆ من گلەی لە مەسعود بازاری ناکەم چونکە بەڕاستی خڵەفا و تەمەنێکی هەیە و ڕەنگە نەزانێت دنیا چ خەبەرە جا بزانێت چ ماستا و چیەک چووە مەسعود بازاری وتۆی کاک مەسعود ئەمە بکەی زۆر مهمە و دەنگدانەوەی باشە بێ و وەڵا کاک مەسعود دەچینە لە ماڵی خۆیەوە جا ڕۆژێ بەسەر هاتێکم گوێ لێ بوو ڕەنگە ئێوەش گوێتان لێ بێ زۆر بەتان کەسێک خوێندبووە بە دەنگێکی خۆشیش خوێندبووەوە ئێستا من ناتوانم وەکو خۆی بیڵێم بەڵام هەر معناکەتان بیر دەخەمەوە خۆشەویستە نە بەڕاستی بێ خڵەفا بێ ئەڵێ کابرایەکی فەقیر ئەشێ بۆ لای کابرایەکی عەرەبانچی و ئەوانە کە کاڵە گەفرۆشێ ئەڵێ کاکە لە ڕێی خوایە کاڵەشێکم بەرێ ئەویش ئەگەڕێ کام کاڵەکە ڕزی و بۆگەنی کردووە ئەوەی ئەیاتێ ئەویش کە ئاوا سەیریەکە خۆم کاڵەکە ناخورێ لەبەر ڕزای خوا ئەم کاڵەکە یاوەتێ وەڵا ئەویشدا ئەو لاوە و اینجا پارەیە بات ئەڵێ زەحمە نەبێ کاڵەکێکی جوان بەلە بەقی ئەم پارەیە ئەوی جوانترین کاڵک و بۆن خۆشین کاڵەکی ئاەتێ ئەیبات کابراش هەردوو کاڵەکەی بەدەستیەوە ئەڵێ خوایە گیانسەیە کە ئینسان چی لێ هاتووە ئەم کاڵەکە بۆگەنە لەبەر ڕزای تۆ یاوێنە بە من ئەمەش بە پارە یاوێنە بە من کە بۆن خۆش و کاڵێکی جوان و ئالەم بابەتانەیە جا ئەمەی مەسعود بازانی هەر بەڕاستی کاڵەکە بۆگەنەکەیە لەبەر ڕزای خوا
کاڵەکە بۆ گەنە ئەنێرە بۆ خەڵکی هەڵەبجە بۆی بیخۆن باشە کاکە ئەوە تا حسابی کرد کاکە لە بای 125,000 دیناری تەبعە 125,000 باشە کاکە ئەمە چییە؟ ئەم بێڕێزیە چێ تۆیکەی کاک مەسعود بە خەڵکی هەڵەبجە کاکە تۆ بۆچی ئەو سوکاتی بەو شارە ئەەکەی تۆ کە لە ساڵی 91ەوە بچووکترین چاکە بۆ خەڵکی هەڵەبجە نەبووە 4 جار نەچووی بۆ هەڵەبجە بەجار لە کاڵانەکانیان بگەڕێ بزانی خەڵکی ئەو شارە چۆنە ژین ژیانیان چۆنە مافیان چۆنە موچەیان چۆنە حاڵیان چۆنە فرمێسکیان چۆنە بینارەکانی هەڵەبجە ئێسەی ساڵان چەندین کەسیان لێ ئەمرێ تۆ تا ئێستا نەبینیوە ئەمانە بەڕاستی چۆن بینی هەڵبجەکەوت ئەگەر بۆ سوکاتی نییە ئەگەر بۆ بێحورمەتی و بێڕێزی نییە بە خەڵکی هەڵەبجە بەڕاستی ها براسي عيبه أنا والله بوك دا بكلانا مقسم ناكر هاد بوك دا بكلانا باشا كاكا لاني كم امو هيلاك بون بوكلانك بيازيان هنا وبيجنا وجوزانم البيا بابا بساجا وجوايا وتشوريكا وفلان وفيسر امانو اوكي قيتشيكا بلام نعنا الرقا ها من يك دنيا الرئيس وحرمتهم بو خلشي هەڵەبجە هەیە باشە بەڵام ئەمە ڕێک ئەو سوکایەتەیە کە کاتی خۆی سەرۆ قادر بە خەڵکی کوردستانی کرد بە هەمومانی وت باشە وتی خەڵکی کوردستان تەبیعەتی سەگیان هەیە نانیان بیتێ ناوەڕن نانیان نێتی لێ دەوەڕن و ئەزانێ نانی کوردستان هینی باوکی سەرۆ قادرە نازانێ ئەو خاکە خاکی هەمومانە باشە ئەو نانەی کە هەیە نانی هەمومانە باشە بێشەرەفێکی ئاوا سوکاتی بە خەڵکی کوردستانە کرد علاش بقاشي بو 5 قاش چارە نییە بەڕاستی عزیزان خەڵکی هەڵەبجە هەر بەڕاستی من بە سروش خۆشەویستان تەبیعەتم زۆر جیاوازە لەگەڵ خەڵکە حتا من باوەڕم بە خێر و خێراتیش نییە بەوە بکەیت ئەزانی بۆ لەبەرەوەی هەموو ئینسانێک لەم دنیاەیە حورمەتی خۆی هەیە یعنی پیرۆزی خۆی هەیە بەڕاستی ئەبێ ئێمە هەژاری نەهێڵین لە کۆمەلگاکەمانە بەڕاستی ئەبێ هەژاری نەهێڵین ئەبێ ئێمە ڕێگە نەدەین کابرایەکی دەوڵەمەنی دەست کە سامانی ئێمەی دزیوە بڕوا لە دەرگاکان بدا بڵێ من خێتان پێگەم ئاوا چاو لە ژنوکشەکانیشی دابگرێ لە ژێرەوە بۆی سێکسیان لەگەڵاکات باشە ئێمە ئەبێ هەژاری نەهێڵین لە کۆمەلگاکەمانە ئەبێ هەموو ئینسانێک لەو کۆمەلگای ئێمەیە کە ئەو هەموو بەرهەمەی تایە لە غاز و نەوت و ئەم لە بابەتانە ئەبێ هەموو کەسێکی ئێمە خاوەنی ماڵی خۆی خاوەنی ژیانی خۆی خاوەنی کاری خۆی خاوەنی حورمەتی خۆی خاوەنی کەرامەت و ئینسانبوونی خۆی بێ بەڕاستی نەک تۆ دابنیشی کۆمەلگا تەواوی سامانەکەی بدزی اینجا هەسیت خەڵک بخەیتە سەساجی عەلی خەڵک واکە سوالکەن بەڕاستی اینجا خۆکەی بە پیاوچاک و بڵێ وەڵام من چاکەتان لەگەڵاکەم و ئەوە من یارمەتیتانێ من باوەڕم بەوە نییە بە هیچ جۆرێ بەڕاستی بە هیچ جۆرە من باوەڕم بەوە نییە کاک باشە من ئەگەر لەو جادەیە خەرێکی سوالکردنم ئەوە تاوانی ئەو دەسەڵات و ئەو وڵاتەیە لە حقیقەتە ئەگەر کەسەیە خێرێ بە منەکە ئەوە بێحورمەتی بەڕاستی بە کەسایەتی منەکە چونکە من وەکو ئینسانێک حورمەتم هەیە حورمەت نابێ من ئاوا چاو کەسکەم بۆ ئەوەی کەسێ دۆلارە بخاتە گیرفانەوە بەڕاستی باشە ئینسان لەبێ خاوەنی کەرامەت بێ لەوە کاکەجان ئێوە هاتوون باش نییە 50 موچەتان دزیوە لە موچەی ئەو خەڵکە ئینجایەی مەسعود بازانی $70 ئیرۆی خوێڕی ئەی بەنانە ڕقە ئەڵێ خەڵک هەڵبجە بۆ خۆتان بیخۆن ئەی نازانی ئارام ئەحمەدەوە کا بە فلیم ئەی نازانی هیچی بۆ ناهێڵمەوە بەڕاستی ئەی بۆ نەڕۆشی لە هەڵەبجەیە بە نمونە 2 قوتابخانە بکەیتەوە بۆ نەچی بەو هەموو پارەی کە دزیوتە 2 شەقامیان بۆ قیتاوکەیت 2 ئوتێلی تیا بکەیتەوە باشە 4 شوێنی خۆش دروستکەی وەکو لە زاخۆ وەکو بلەو بازان و ئەوانە شوێنی خۆشەیە بیکەی بۆی خەڵک بڕوا بۆوێ ببوژێتەوە خەڵک بتوانێت کار و کاسبێکی تیاکە خەڵک بۆ گەشت و گەڕان بڕوا بۆ هەڵابجە ئەی بۆ ئەوەتان نەکرد لە ڕاستیە چەندین خەڵکی هەڵەبجە لەو ئەڵمانیایە لە خەسەخانەکانە کەوتون کە خۆم چوون بۆ لایەن هەر هەمووی خەڵک خێری پێکردون بۆی کە دەزی دەرمانیان بۆ بکڕێ باشە چۆن شی ئاوا بێ کاکە ئەو بێحورمەتیە چی تۆ بە خەڵکی ئەو شارەیەکەیت یعنی چی تۆ بای ملیۆنە دۆلار هین عەفو بای 120,000 دیناری علوچ ئەچی نان ئەنێری بۆ خەڵکی هەڵەبجە وەڵام ملیۆنێ نان بۆ خەڵکی هەڵەبجە ملیۆنێ مال پێتەوە یا بۆ خۆت و بۆ چاکێکە کردوتە
ئەڵێ چی وا ئەزانی تۆ ئەتوانی بە بەخشینەوەی ملیۆنێ نان کە 120 دینارەکە باشە کە 120 میلیاردتان دزیوە لەو میلەتە خوا ئەڵێ ئافرن مەسعود بەزێ بڕۆ بۆ بەهەشت کوورە مردوو مرێ لەو دنیا ئەزانی چییە ئەو خوایە کارێک پێ یەکەن ئەزانی چۆنە بڕواتە بڕاتە بێ ئەگەر خەڵک تێڵا و نازانم چیچی تۆ بێت ئەبێ بەرمیل با باش بیزانیت بابا عیب کاکەچە مەسعود بازاری تۆ لا خۆی سەرۆکی پارتیت کاکە برازاکەت سەرۆکی هەرێمە کوڕەکەت کە مەسعود بازار سەرۆکی حکوومەتە تۆ ئەگەر ڕاستی کردایە ئەگەر پیاوێکی نیشیمان پەروەر بوویتایە قسە لە ئارامەحمە ببیسە لە ماساوچیەکان مەبیسە قسێکی کوردی هەیە ئەڵێ ئەو کەسەی ئەو گرێنێت کەسە نەک ئەوەی کە پێ پێکەنێ من کە ئاوا بەتوندی قساکەم و ئەو گرێنم من ڕاستگۆم بەڕاستی لەگەڵتا نەک ئەو ماساوچیان دەوروبەرێ تۆ ئەگەر ڕاستی کردایە هەر مناڵێک لە بنەماڵەی بازانی خاوەنی 100 ملیۆن دۆلارە دەوەرە 100 ملیۆن دۆلار تەنها لە هەڵەبجا سەرفکە ئەگەر ڕاستەکەیت باشە وەرە لەو پارەی کە دزیوتە باشە 100 ملیۆن لەو شارە سەرفکە 4-5 جادێقیر 4-5 قوتابخانە مزگەوتی باش و فراوان خوێندنگەی نازانم هینی مناڵانی ڕەوزە هینی نازانم ئەوانەی خوار ڕۆزەیشەوە نازانم چی پێڵێن کورە چوزانم ئەم هەموو شتە هەیە خزمەت گوزاری بڕۆ لەو شارە بیکە بڕۆ 4 خەسەخانەی تیابکەرەوە لە هەڵەبجەیە ئەگەر ڕاستەکەیت دەوەرە اینجا بە خەڵک بڵێ وەڵا مەسعود بازانی سەرۆکی پارتی 1 ملیۆن نانی ناردووە بۆ خەڵکی هەڵبجە بیخوا ئەم ملیۆنانە بای چەنێ وەڵا هەشتی بە دینارێکە ملیۆنانەکە بای 7 ئیرۆیە جایسە پارتەکان کتان بژی عجیب سەلامە ڕەمزە کاکە ئەوە زۆر مهمە ئافەر مەسعود بازانی چەند ڕەمزێکی سون جوانە 1 ملیۆن نانی ناردووە بۆ ناچیە ئەو نانە ئەمڕۆ لەخوانە ئەمە ڕێک مەسعود بازانی وەکو ئاغایەک ئەڵێ ئەو کۆمەلگایە هەمووی کۆیلەی منە بەڕاستی هەمووی کۆیلەی منە ئەوە تا من نانیان هێمێ باشە ئازیزە بە تایبەتی بۆ خەڵکی هەڵەبجەیش زۆر عیبە بەڕاستی حەقم پارتیەکان نییە پارتیەکان هەموو پارتیەک لای من گەمژەیەکە بۆ ئەگەدەیتەن ڕەفیق مێ پارتی خۆم پێڵم تۆ گەمژەی کاکە لەبەری پارتی هەموو پارتیەک گەمژەیەکە لە ڕاستیە لەبەرەوە لە هەڵەبجەیە پارتیەکان وەریگرن ئاساییە بەڵام تو خوا خەڵکی هەڵەبجە عیب نییە بۆ ئێوە ڕیز بەسن نانێ وەربگرن کاکە عیب نییە بەڕاستی ئەمە بێحورمەتی و بەڕێزی نییە ئەمە سوکایەتی نییە بە کەرامەتی تاکبەتاکی ئەو کۆمەلگای ئێمە بەسە کاکە هەویستم ئاوا ڕێی خۆم دەرببڕم لەسەر ئەو بێحورمەتی کە مەسعود بازانی کردوێتی بە خەڵکی هەڵەبجە و هیوادارم خەڵکی هەڵەبجە هەڵوێستیان هەبێت لە بەرامبەر ئەو سوکایەتی کە مەسعود بازانی کردوێتی بەڕاستی زۆرم پێ ناخۆش بەڕاستی خێرم پێ ناخۆش زۆرم پێ ناخۆش بوو کاکە ناوساجی کردیان ناوساجی کاکەژیان دانیکە من تۆزە باشترە ناوساجی کاکە ینی ئەم کابرا خۆی ماندوو نەکردو بە هیچ جۆرێ هەر خۆی ماندوو نەکردو ناوساجی مەکردو تۆزێک ڕۆنی تیابە تۆزە چۆری تیابە بەلانی کابرای بیوتای وڵای راخ نانە وشکە کێنە ڕقێ خۆی هەڵکە خۆمە مەسعود بازاری خۆمە کۆڕەوەکە نییە کاکە یعنی تۆ وازانی با بەقەی ناخەڵکی هەڵەبجە موچەیان نییە نازانم خەڵکی فەقیرە ئەمەتەوەڵە ئاوایش نییە کە نانە ڕقەی تۆ بخۆن کە چاوەڕێی نانە ڕقەی جەنابە بکەن بیخۆن کاکە خەڵکی وانە کاکە خۆ کاکە عیزت نەفسیان هەیە برای من چۆن شتی وابێ نانە ڕقەی چی کاکە تۆ بازانم ئێمە بە ئینسان نازانی مەسعود بازانی پێ دوایە خەڵک ئینسان نییە هەر خۆ ئینسانی من حەفلەی ئێوەم بینیوە کۆڕ و کۆبوونەوەکەتان کە دائانیشن لەسەر سفرە من ئەزانم کە چی تێدایە سفرەکەتان من هەر خۆم وەکو پێم عیبە لەسەر سفرەی وا دابنیشم باشە چونکە سفرەی قەرەباڵغ عەزیزان ئینسان لەگەڵ ڕێزمە ئەبێ سروشتی مانگای هەبێ کە بچێتە سەر هینێ بچێتە سەر نایشێ مێزێک کە ئەو هەموو خواردنی لەسەر بێت باشە ئەمە چەندین میشک کەوتووە ئەمە چەندین قەل کەوتووە ئەمە قاز لەولاوە پاڵ کەوتووە ئەمە ڕانە گۆشت لەولاوە ڕانە مەڕواکە ئەمە نازان چییە ئینسان ئەزانی چۆنە ئینسان ئەبێ بەڕاستی تەبیعەت سروشتی مانگای نەبێت باشە بەڵام ئێوە ئەوەتان لە عەرەبەکانە بۆمە جا عەرەبیش کە دائەنیشێ یەک دانە مەڕێ هێنێ پڕیەکە لە برنج و بەسینی ئەیهێنێ و بە دزداشێک و هەمووی دەوریا بەچنگ ئەیخوا هەوو سروشتی مانگایە کاکە ئینسان وانییە بەڕاستی کاکە تۆ من داوات کە 5 لە دابنە 1 لا خۆم یعنی چی تۆ 5 لاکەی ئەمەی ئارامەحمەد داوەتە کاکە یعنی چی ئەمە کاکە تۆ ئارامەحمەد چی تێگەشتی وا خۆ خەڵک مانگانیە برای من خواردنێکی ئاسایی دروستکە بیکە بە زەهر و تاو
بەڵام ئێوە دانیشن بۆ خۆتان ئاو هەموو خوارد ناخۆن ئەلە وەڕێن بە ئارەزوی خۆتان اینجا وڵا کاک بەس ملیۆنێ نانی نات بۆ هەڵەبجە لە ڕەمەزانە باشە زۆر خێرەکە و قوبوڵە زۆر بەخوا هەر مامۆسایەکی ئاینی بڵێ وەڵا ئەوە خێرەکەی خێرەگا ئەو مامۆسایە ماساوچیەوە جاسوسەوە پاراستنە بەڕاستی باش نییە چونکە ئینسان کە خێر ئەکا خێر ئەوەیە کە تۆ بڕۆیت بە ڕەنجی شانی خۆ پارە پێیاکەیت بە ئیش باشە ئینجا بیکەی بەخێر پارەی خەڵک بتزی بیکەی بەخێر ئەوە خێر نییە کاک تۆ توانین چواکەس گەمژەکەی بەڵام بەخوا خوا ڕاستیەکان باش دەزانێت کاک ئاوا نییە خێر ئاوا ناکرێت ئەوە ڕێک وەکو پیرێژنەکەی لێ ئەڵێ پیرێژنێگە بێ هەر ئەڕوا کاکە لەگەڵ ئەما سێکسەکە لەگەڵ ئەوە سێکسەکە ئۆکەی وڵا لە دوایی یا پارەکەیشی بە مزگەوت بین بە بەرماڵ ئەخاتە مزگەوتەوە ئەچێ بۆ لای مامۆسا ئەڵێ مامۆسای گیان من ئەوە چەند ساڵێکە ئیشم ئەمەیە و هەر ئەو شتەیەکەم و پارەکەی ئەم بە بەرماڵ ئایا خێر مەگا ئەڵێ وەڵای دادی گیان بەس دڕینەکە بۆ مێنێتەوە تۆ کورد بکەمانچی دەی کاکە من کاتان ناگرم خوا و پێغەمبەر ئارام ڕەحمەتان بۆ بەڵێ بۆ وتنی ڕاستیەکە خۆ کەس نایڵێ قسە بکا کاکە هەر ئارام ڕەحمەکەیە خوا نەیبڕێ خوا لێتان نەسەنێ بۆ ئەوی دایمە ئاواش جارجارەکە ئەمش ئەمانە ئیشی قۆڕەکەن بێت ئاوا ئیشە قۆڕەکەنن بە هەمووتان بڵێ کاکەش کاکە کولێرە بە قیمە بواە کاکە ناساجی بواە کاکە کەلانە بواە کەلانەی پیاس کەلانەی پیچک کولە چوزانم هەرچێک بایە بەڵام نانەڕەقە خۆم عالەمەکە مشک بین برا نانەڕەقەمان بۆ چێ مەسڵ بەزێن کاکەش تو چی ئارام ڕەحمەت بە مشت تێگەشتی کاکە نانەڕەقم بۆ لێری ها دەبڕۆن دەی خواتان لەگەڵ بەخێرچن ئازیزان بەخێرچن بەخوا حەیف بەخوا حەیف بەداخەوە بەڕاستی شەو شۆگاتان خۆش بێت ئازیزانی من بەخێرچن قوربانی ئێوە خواتان لەگەڵ بێت